خۆشەویست لە ئەڵقەیەکی تری بەرنامەی بەبوێری تیشک دەخەینە سەر نەخوێندەواری پێیامبەری ئیسلام وەک موعجیزەیەکی قورئانی کە لە لای هەندێک توێژەر و ڕخنەگرانەوە وەک موعجیزە سیر ناکرێت و بەڵکو بە حاڵەتێکی ئاسایی وەسفی دەکەن کە لە بەرامبەریشدا مامۆستا و زانایانی ئاینی بە پێچەوانەوە بۆ گفتوگۆکردنیش دەربارەی ئەم تەوەرەیە میوانداری بەڕێز دکتۆر عەبدولەتیفمان کردووە. بەخێربێ کاک دکتۆر بۆستە دەکرد. کاک دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین بڵێن زۆر جار ئێمە لە ئەڵقەکانی پێشووتریشدا کاتێک باس لە قورئانی پیرۆز دەکەین کاتێک باس لەو موعجیزانە دەکەین کە لە قورئانی پیرۆز دەهاتووە هەمیشە لەلایەن مامۆستایانی ئاینی وەڵا لەلایەن خەڵکی ئاساییشەوە نەخوێندەواری پێغەمبەری ئیسلام بە موعجیزەیەک وەسف دەکەن ئەڵێن کەسێک کە هیچ خوێندەواری نەبووی و هیچ کتێبێکی نەخوێندبێتەوە چۆن ئەتوانێت ئەم ئاەتە بەهێزانی کە لە قورئاندان لە ڕووی بەلاغەت و لە ڕووی زانستیەوە بە ئێمە بڵێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا هەروەکو فەرموود ڕاستە لە ئەسڵدا بۆ هەموو کەسێک خوێندەواری مای شانازی و فەخرە، خوێندەواری صفەتێکی بەرزە لە ئینساندا هەبێت نەک نەخوێندەواری و بگرن نەخوێندەواری عیبیشە بۆ تێگڕای خەڵک. بەڵام لە خودی پێغەمبەری خوادا عليه الصلاة والسلام هاوچێشەکە بە پێچەوانەوەیە لەبەر حکمەتێک. ئەگەر پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کەسێکی خوێندەوار بووایە، کەسێکی شاعیر بووایە، ئەدیب و نووسەر بووایە، ئەو کاتە ئیدعای ئەوەی بۆ دەکرا کە گوایە بەهۆی سەقافەتی ئەدەبی و ڕۆشنبیری نووسین و ئەدەبیەتی خۆی و شعری خۆی توانیوێتی شتێک ڕێک خاو ناوی بنێ قورئان و بیداتە پاڵ خوای پەروەردگار. هەڵبەتە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خوێندەواریشی نەبوو کە قوڕەیشەکان چاک خۆیان دەیانزانی و دەیانناسی کە کەسێکی نەخوێندەوارە. لەگەڵ ئەوەشدا ئەم یەقولون افتەراه دەیانوت محەممەد عليه الصلاة والسلام خۆی ئەو شتەی داهێناوە و بۆتانێکە بەناو خواوە دەیکا و دەنا هی خوای گەورە نییە، دەیانوت قەولی بەشەرە. دەی ئەگەر هاتبە و خوێندەواری هەبوایە ئەو کاتە زیاتر ئەو تهمەتە تەسیری لە خەڵکانێک دەکرد و قەناعەتی بە کەسانێکی وا دەکرد کە بڵێن فعلەن بۆی هەیە کەسێک کە خۆی لە ئەسڵدا نووسەرە، کەسێکی شاعیرە، کەسێکی وایە کە لە ئەدەبیات داشتی هەیە، ئەگەر بێت و ئاوە ئەو سیفەتەی تێدا بووە ئەو کاتە زیاتر تەسیر لەسەر خەڵکێک دەکرا کە نەفام و ناتێگەیشتون قەناعەتیان بۆ دەکرد کە فعلەن لەوانەیە ئەو یەکێک بێ لە بەرهەمەکانی خۆی، یەکێکە لە نووسراوەکانی خۆی دایناوە ئەو قورئانە. بەڵێ حکمەتەکە لێرەدا ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هەرچەندە خۆی نەخوێندەواریش بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو فەرمووت ئەم هەموو قورئانە مەزنە ئەم هەموو ئاەتانە بەبێ ئەوەی چونکە ئینسان دائیمەن کە سیر کات بۆ ئەوەی شتێک لەبەرکەیت دەبێت هەوڵ دەی بینوسیتەوە ئەو جارە بیخوێنیتەوە چەند جارێک و دوای مراجعی بکەیتەوە بچیتەوە سەری بۆ ئەوەی لەبەری کەیت و لە بیریشت نەچێ. بەڵام تەماشا دەکەین خوای پەروەردگار فەرموویەتی سەنوقریئوکە فەلا تەنسا، ئێمە بۆ دەخوێنەوە و لە بیریشت لەبەریشت لەبیرت ناچێتەوە و لەبەری دەکەیت. ئەم هەموو قورئانە ئەم هەموو ئاەتانە بەبێ ئەوەی بینوسێتەوە بەبێ ئەوەی تەردیدی بکاتەوە لەسەر وەرەقەیەک نووسراوێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لەبەری کردووە کە نەخوێندەوارێکیش بووە. هەڵبەتە لەبەرکردنی شتێک بۆ کەسێکی خوێندەوار کە بینوسێتەوە ئاسانترە وە کەسێک کە نەخوێندەوار بێ، کەواتە لە خودی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵاتو وسەلام کە ئەو پەیامە مەزنەی بۆ هاتووە نەخوێندەوارێتی لەودا صیفەتی کەمالە بۆ چونکەوە نەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام علم و زانستی نەبێت، علم و زانستی هەبوو کە قورئانە و ئەو قورئانەشی کە لەبەر کردووە خوای پەروەردگار پێی لەبەر کردووە و دووبارەی کردوتەوە خۆی لە حفظی خۆیدا، کەواتە بۆ شخصی ئەو نەخوێندەوارێتی دەرگاشی شوبهە و گوماندا دەخات ئەویش ئەوەیە گومان ببرێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەو قورئانە لە خۆیەتی. کەسێکی نەخوێندەوار بتوانێت ئەو هەموو ئاەتانە کە ئیعجازی بەلاغی تێدایە، ئیعجازی لوغەوی تێدایە، ئیعجازی طبی تێدایە، کەونی تێدایە، ئەنواع ئیعجازی تێدایە، ئەنواع ئەخباری تێدایە، ڕابردوو داهاتوو، کەسێکی نەخوێندەوار بتوانێت ئەو شتانە بێنێ هەڵبەتە ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە لە خۆیەوە نییە. وەکو خوای گەورە لە قورئان دەفەرمێ هو الذي بعث في الأميين رسولا منهم، لە ئومییندا نەخوێندەوارەکاندا پێغەمبەرێکی لە خۆیان ناردە خوارەوە وەکو خۆی نەخوێندەوارە، الرسول النبي الأمي كان خوێندەوار بوو يتلو عليهم آياته، آيات قرآن بۆ دەخوێنەوە ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. خەڵک لە گومڕاییدا بوو
پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام نەخوێندەوارێک خی گەورە قورئانی بۆ نات کەواتە حکمەتەکە لەوەدایە کە سەیری شخصی پێغەمبەر ناکرێت عەلەیهی سڵاو وەسەلام بەڵکو سەیری ئەو پەیامە دەکرێت کە پێی هاتووە بۆ شخصێکی ئاعتیادی وتمان خوێندەوارێتی صفەتی مەدح و کەمال و چاکەیە بەڵام بۆ شخصی ئەو بۆ ئەوەی دەرگای ئەو شوبهە و گومانە بگرێت چونکە خی پەروەردگار دەیەوێت هیدایەتی خەڵکدا ناوێت دەرگایەکیان بۆ بگرێتەوە کە تووشی گومان و سەر لە شێواوی ببێت بەڵام هەموو ئەم ئاەتانی کە لە قورئانی پیرۆز داهاتوون ینی نەتەوەی عەرەب هەمووی نەخوێندەوار بووە ینی بەدەگمەن ئەو کەسانە هەبووینە کە زانیویانە بنووسن یا زانیوە بخوێنەوە بەڵام بە شێوەیەکی عام بە شێوەیەکی ینی بەڵام بەگشتی یعنی نەتەوەی عەرەب هەمووی نەخوێندەوار بووە ئەڵێن ئەگەر لە ناو نەتەوەیەکی خوێندەواردا کەسێکی نەخوێندەوار بێت ئەم قسانە بکە بڵێ مۆجیزەیە بەڵام لەناو هەموو ئەوانەی کە نەخوێندەوارن ینی پێغەمبەریش درود و خوای لەسەر بێ ئەویش هەر نەخوێندەوارە معجزەکە لەکوێدا ئەمە ئەڵێن مۆجیزەکە لەکوێدا ئینجا ئەڵێن لە زەمەنی با بڵێن عەرەب لە سەردەمی جاهیلیشدا یعنی نووسینیان نەبووە یاخود کتابێکیان نەبووە و جوولەکەکانیش و غێرە برندینی ئیسلامی یا غێرە نەتەوەی عەرەبیش کتابیان هەبووە مەسەڵەن تەوراتە ئەمە ئینجیلە یا هەر کتێبێکی تری سەماویە هەمیشە گاڵتەیان بە نەتەوەی عەرەب کردووە لەوەی کە ئەوان نەخوێندەوارن و کتابێکیان نییە و بۆیەشە ئەڵێن پێغەمبەر درود و خوای لەسەر بێ بۆ وەڵامدانەوەی ئەوە هاتووە ئەم قسانەی کردووە بە ناوی خودای گەورەوە و هەموو ئەم ئاەتانش ئەڵێن هەڵقوڵاوی سەردەمی و زەمەنی ئەون تعبیر لە با بڵێن سیفات و عرف و عادات و تەقالیدی ئەو سەردەمەی عەرەب دەکەن تعبیر لەم کێشانە دەکەن کە لە نێوانی مرۆڤەکاندا هەبووینە ینی ئەڵێن ئەجازیبوونی لەکوێدا دەبێت لەو کاتەیە زۆر باش سێ ئیشارەتت بۆ سێ خاڵ کرد خاڵی یەکەمیان ئەوەیە کە ئیعجاز لە چیدا هەبێ لە کاتێکدا کە ئەو قەومەی ئەو لە ناویاندا بۆ هەمویان نەخوێندەوار بوون ئەگەر بۆ قەومێک هاتبا خوێندەوار بوونایە ئەو کاتە دەمانوت بەڵێ نەخوێندەوارێک لە ناو کۆمەڵی خوێندەواردا بەڵێ معجیزەیە وایە بەڵێ هیچ ینی ئاماژە بەوە ئەدەن دەڵێن هیچ ئاەتێکش نییە ئاماژە بەمەبدا نە ئەوە دێنە سەر ئاەت هەیەیان نییە بەڵام لەگەڵ ئەوەدا منوا لە توحاڵی بووم باسی ئەوەت کرد کە نەخوێندەوارێتیەکەی ئەگەر هاتپا و خوێندەوار ئەو کاتە دەبوو معجزیان نەدەبوو بەڵێ دەبوو نە ینی ئەم کاتە ئەوانەی کە ڕخنە ئەگرین ئەو کاتە بڵێ بڵێن ڕخنەی ئەوانم بۆ نەقڵ دەکەی جوابی ئەوانیشم دەوا بڵێ ڕخنەکە ئەوەیە لە ناو قۆمێکی نەخوێندەواردا بۆیە معجزێنی ئەی کە لە ناو قۆمێکی خوێندەواردا بووە هەڵبەتەوە جوابەکەیان چییە دەبوو بۆ معجزەیان نا دەبوو خۆی پەروەردگار دەفەرمێ قول یا ئەیها الناس إني رسول الله إليكم جميعا ئەی خەڵچینە من نێراوی خۆی پەروەردگارم بۆ ئێوە ئەی خەڵچینە هەر هەمووتان نەک تەنها بۆ عەرەب نەک تەنها بۆ عەشیرەتی قوڕەیش کە لە مەکە هەیە یا بۆ چەند عەشیرەتێک هۆزێک و تیرەیەکی عەرەبی کە لە دەوروبەری شاری مەکەدا هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام ڕەسوولی خوایە بۆ ئەو وڵاتە پێشکەوتوانەی ئەوروپا و ئەمریکا و رووسیا و کە لە ژیانی دنیایاندا پێشکەوتون ڕەسوولی هەموویانە کە چوونەتە سەر مانگ و کە لە تەکنۆلۆژیا و ئەلکترۆنیات و لە زۆر شتدا پێشکەوتون و خوێندەوارن پێغەمبەری خوا ڕەسوولە بۆ ئەوانیش و نەک هەر بۆ سەردەمی خۆشی بەڵێ دێنە سەری و تا ڕۆژی قیامەتیش خی پەروەردگار فەرمووی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین بۆ هەموو عالەمە کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام بەڵێ فعلەن ئەگەر تەنها بۆ ئەو عەشیرەتە قوڕەیشیە نەخوێندەوارە هاتپاکە لە دەورەی هەن ئەوە دەمانوت بەڵێ بەڵام خی پەروەردگار بۆ ئەوانی نەنار بەتەنها بەڵکو بۆ الناس إليكم جميع بۆ هەموو خەڵکی ناردووە کەواتە بینا لەسەر قسەکەی ئەوانەی کە ئەو ڕخنەیان گرت دەرکەوت کە ئیعجازەکە لێرەدا دەردەکەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیدعای ئەوەی نەکرد کە من بۆ ئێوەی قوڕەیش هاتووم کە نەخوێندەوارن فەرمووی بۆ هەر هەمووی وفعلا رسالەی ئیسلام و پەیامی ئیسلام ئەمڕۆ لە ئەمریکا هەیە لە بەریتانیا هەیە لە رووسیا هەیە لە شەرق و غەرب لە باکوور و باشوور دینی ئیسلام هەیە کەسانە کە ئیمانیان بە قورئان هەیە کە خوێندەواریشن و مسەقەفیشن و پرۆفیسۆریشن و تێگەیشتوشن کەواتە ئیعجازەکە دەرکەوت بۆ چونکە تەنها بۆ قەومێکی نەخوێندەواری هۆزەکی عەشایری قوڕەیش نەهات بوو خاڵی دووەمیان باست لەوە کرد کە عەرەب کتابێکیان بۆ کتابیان نەبوو و نەخوێندەواریان نەبوو نووسینیان نەبوو ئەوەیان وانە بۆ چونکە کۆمەڵێک شوعەرا
کە ئەدیب و شاعر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش پێغەمبەر لە سەردەمی جاهلیەتدا هەبوون کە معلقاتی سەبعیان هەبوو معلقاتی عشریان هەبوو بۆچی ناونرا معلقات چونکە نووسرا بوونەوە بە دیواری کەعبە هەڵواسرا بوون نووسی بوویانەوە لە دیواری کەعبەش هەڵیان واسی بوون کەواتە کەسانێک هەبوو کە خوێندەوار بوو و کتابیشیان هەبوو ئەوە خاڵی دووەم تەوەری سێمیان چونکە جوولەکە و گاورەکان کتابیان هەبووە عربەکانیش هیچیان نەبووە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەو کتابەی بۆیە دانا بۆ ئەوەی لە مقابلی جوولەکە و گاور و دینەکانی تردا غەیری قوڕەیشەکان لە مقابلی ئەوان چی هەبێت ئەوش کتابێکی هەبێت و تعبیر لە مەشاکلی ئەوان بکاتەوە و لە تەوەری چوارەمدا ئیشارەت بۆ کرد ئاەتەکان تعبیر لە مەشاکلی کاتی خۆی دەکاتەوە دەڵم کاتێک ئەو قسەیە ڕاستە کاتێک ئەو قسەیە ڕاستە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دینێکی هێنا بە بۆ قوڕەیش واتە ئەوەی کە ئەو هێناوێتی وەڵامدانەوەی ڕەغبەت و ئارەزوو و داواکاری عەشیرەتەکەی خۆی بووایە نەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکەم کەسانێک کە دەستی کرد بە کێشە لەگەڵیان قەومەکەی خۆی بوون کەواتە ئەو بۆ ئەوە نەهات کتابێک بۆ عەرەب بێنێ یا کتابێک بۆ عەشیرەتی قوڕەیش بێنێت بۆ ئەوەی عەشیرەتەکەی ئەویش لە پاڵ یەهود و نەسارا لە بەرامبەر ئەواندا خاوەنی کتاب بن نەخێر ئەسڵەن ئەو کتابەی کە ئەو پێی هات ئەوە بوو بە ئیمتیحانێک بۆچێ بۆ قەومەکەی خۆشی چونکە ئەوان ئیمانیان پێی نەهێنا خاڵی ئەخیر کە ئیشارەتت پێی کرد پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەو ئاەتانەی کە لە قورئاندا هێناویەتی ئایا تەنها تعبیر لە واقعی عشایری سەردەمی پێغەمبەر دەکاتەوە عەلەیهی سڵات وسەلام یا ئاەتەکانی قورئان بریتین لە بەرنامەی ژیان منهەجی حیاتی ئینسان هەر لە سەردەمی پێغەمبەرەوە عەلەیهی سڵات وسەلام و تا ڕۆژی قیامەت بێگومان ئەوەی دووەمیان ڕاستە تایبەت نەبووە بە حکمێکی قەبەلی ئەو قورئانە هات پێ قانونێکی دانابێ بۆ عەشیرەتی قوڕەیش لەگەڵ ئەو جەوە بگونجێت و تەواو ئەو قورئانێک کە خوای پەروەردگار بۆ پێغەمبەری نارد عەلەیهی سڵات وسەلام بۆ ئەمریکای ئەمڕۆ دەگونجێت بۆ ئەمریکای 100 ساڵ پێش دوای ئێستا دەگونجێت بۆ رووسیا دەگونجێت بۆ من و تۆش دەگونجێت بۆ خوای پەروەردگار لە قورئاندا پێمان دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقین بۆ نمونە لەگەڵ ئەو کەسانە بن کە ڕاستگۆن ئایا ئەوە تایبەتە بە قوڕەیش و بۆ سەردەمی ئەوان دەگونجێ بۆ ئێمە ناگونجێ ڕاستگۆ بین خوای گەورە دەفەرمێت لە ئاەتی قورئاندا ولا تقربوا الزنا زنا مەکەن زنا فاحشەیە عرض و ناموس نامێنێ نەسل نامێنێ خوای پەروەردگار نەهی لێ کردوین دزی بکەین خوای پەروەردگار نەهی لێ کردوین خیانەت بکەین ئایا ئەو ئەمر و فەرمانانەی کە قورئان پێی کردوین تایبەتن یا تعبیر لە واقعی قوڕەیش دەداتەوە یا بریتیە لە مای بەختەوەری و خۆش گوزەرانی ئینسان و مرۆڤایەتی تا ڕۆژی قیامەت بێگومان دووەمیانە هەڵبەتە ئەوەش قسەی زۆری دەوێ چونکە خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەی دەپێمان دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان خوای گەورە ئەمری بەچی کردو لە قورئانەکەیدا بەعدل عدل تەنها بۆ قوڕەیشە یا ئێمەش پێویستمان بە عەدالەتە پێویستمان پێیە والإحسان چاکەکاری ئێمەش پێویستمان پێیە وإيتاء ذي القربى لەگەڵ خزم و کەسوکارمان باش بین ئێمەش پێویستمان پێیە ئەوە ئەمری بەشتی چاکە کردو عەدالەت ئەی لە بەرامبەردا وينهى عن الفحشاء والمنكر قورئان فاحشە و منکەری حرام کردووە کەواتە ئەوەش تایبەت نییە بە سەردەمی ئەوان تا ڕۆژی قیامەت ئێمە ئیشمان بەو ئاەتانەیە و بە قورئانەیە بەڵێ تۆتت ئەمە لەم زەمانەیە یعنی کتاب هەبووە کتاب دیارە لێرە مەبەست لە ئاەتەکە لە قورئاندا مەبەستی لە کتابێکی سەماویە یعنی لە کام ئاەتە يعني هو الذي بعث في الأميين رسولا بلى يعني أو بيغمبرش من نارد أنا ونتويش نخوين دوارده يعني ديارة كعرب كتابش سماوي نبوة بيغمبرش نبوة ديارم آياتاني تريش هميان كباس لا نخوين دواري ده كان لزماني بعضين عصر الجاهلية خلق هر اعتمادي لسر لبركردن بوا حفظ كردن بوا يعني بون من هر شاعر كان سردمي زاهري الشاعر كان تا فتريشي زماني زود ودرج إنزا نووسانەتەوە کەواتە لە سینجی خەڵکدا حفظ بووینە وقورآانی پیرۆز هەر بە بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم قورآانی پیرۆز هەر بە هەمان شێوە بەڵێ چەند ساڵێک دوای ئەوەی کە لە سەردەمی خەلیفەی ئەبوبەکر ڕەضای خوای لەسەر بێ بڕای لەسەردا و لە سەردەمی خەلیفەی عوسماندا بە تەواوی کرابێ کتێب و وەکرایەوە مەبەست لێرەدا لەم پرسیارەی کە زۆر جار لە کتێبەکانە باسی دەکەن ئەڵێن ئەم کتابە کە هاتووە مەبەست لێی بۆ نەتەوێش نەخوێندەوار بوو کە عەرەبە شمولی نەتەوەکانی تر ناکە و سەبارەت بەوەشی کە بەسی خاڵ بە خاڵ بەڵێ وەڵامت دەمەوە ئەمە یعنی ئەمە بۆ قسە بوو لەسەر ئەوەی کە تۆ مەسەن باس کرد کە کتاب و نووسینیان هەبووە
كتاب نووسینی عرب هەبووە بەڵێ ینی هەبووە وەک نووسینی زمانی عەربی بەڵام مەبەست لێرەدا کتابێک نەبووە کە کتابی سەماوی بێ و ئینجا زۆرینەی خەڵکی نەخوێندەوار بووە قورئانیش ناڵە هەبووە بەڵێ هیچ کێشە لەوەدا هەیە مەبەست لێرەدا ئەوەیە زۆرینەی نەتەوەی عەرب نەخوێندەوار بووە سەبارەت بەوەشی کە تۆ مەسەلەن ئەڵێی مەسەلەن ئەمان ڕخنەگرەکان ئەڵێن ئەمە تەنها تعبیر لە ظروف و زەمن و کێشەکانی ئەو کاتی سەردەمی با بڵێن نەتەوەی عەرەبەکە تۆتت بۆ ئێستاش و بۆ هەموو دنیاشە گونجێ ئەمانەی کە ئەم نمونانەی تۆ هێناتێتەوە مەسەلەن ئەمە دزیکردنەوە ئەمە درۆکردنەوە ئەمە وەکو نمونە باسم کرد ئەمانە هەمویان یعنی لە ئاینەکانی تریش هەن و هەموو ئینسانێکی بێدینیش پێی وایە کەوا مەسەلەن دزیکردن شتێکی خراپە درۆکردن شتێکی خراپە یا حتا مەسەلەی زینای ئەمە شتێکی خراپە غیبەتە یا هەر سیفەتێکی تر کە ئەوڕۆ ئێمە لێرە پێمان شتێکی خراپە پێمان خراپە کەواتە قورئان شتێکی هێناوە کە لەگەڵ فیتڕەتی پاچی ئینسان دەگونجێت بڵێ خۆ قورئان بۆ نەهاتووە کە بڵێت تەوڕاتی پێشوو درۆیە ئینجیل درۆیە ئەوەی ئەوان گوتویانە باشە من دەڵام خراپە قورئان بۆ نەهاتووە قورئان بۆ هاتووە هەرچی شتی باشە لە ئینجیل لە تەوراتدا ماوە و لە فیتڕەتی پاچی ئینساندا هەیە قورئان تەواوی کات بۆمان پیغمبری خو علیه الصلاة والسلام دفرمه انما بعثت لأتمم مكارم الاخلاق من بو نێراوم بۆ ئەوەی لأتمم بۆی تەواوی کەم ئەو ڕەوش جوانیە تەواو کەم کە ڕەوشتی جوان ئشارەت بۆ هەندێک شت کرد کە نفسی ئینسانی پاک ئەو شتانەی پێ خراپە دەی قورئان بۆ هاتووە تەکیدی لێ بکاتەوە جەختی لەسەر بکات کە ئەو شتانە پاکن بیکەن ئەو شتانەش خراپ مەیکەن يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث کەواتە ئێمە بۆ حاڵی بین قورئان وا پێویست بوو وا بێت کە شتێکی تازە بێنێت پێچەوانەی فیتڕەتی ئینسان بێ و پێچەوانەی تەورات و ئینجیلیش بێ نا هەرچی شتێک لە فیتڕەتی ئینساندا پاکە قورئان ئەمری پێ کردووە و بەوە هاتووە هەر شتێکیش لە یەهودیەت و نەسڕانیەتدا هات بێ دیسان قورئان فەرمانی پێ کردووە بۆ چونکە سەرچاوەی قورئان بریتیە لە هەمان سەرچاوەی تەورات و ئینجیلی حەقیقی پێش تەحریف و گۆڕانکاری و سەرچاوەی خەلقکردنی فیتڕەتە پاکەکەی من و تۆ ئەگەر وەک خۆمان مابین هەر ئەو سەرچاوەشە کە قورئانی ناردووە ئەلا له الخلق والأمر خەلق دروستکردن ئەو خوای کە من و تۆی دروست کردووە وای لێکردوون کە ئێمە دزیمان پێ ناشیرن بێ درۆمان پێ خراپ بێ هەر ئەویشە قورئانێکی ناردووە تەکید لەو فیتڕەتە پاکە دەکاتەوە درۆکردن حرامە دزیکردن حرامە خیانەتکردن غەشکردن زوڵمکردن ستەمکردن ئەو شتانە خراپە کەواتە ئەوە زیاتر تەکید لەوە دەخا کە ئەو کتابە سەماویەوە لەلایەن خواوە هاتووە نەک ئەوە خەلەلێک بێت و نقطەیەکی زەعف بێت تێیدا بەڵام مەبەستیان لێرەدا ئەوەیە ینی باسکردنی ئەم جۆرە سیفەتانە وەکو ئاەتی قورئانی کە لەلایەن خودای گەورەوە هاتبێ دەڵێن ئەمە ئینسانێکش ئەتوانێت ئەم جۆرە قسانە بکە بڵێن ئەم دزیە مەکە ئەمە مەکە دەڵێن لە کوێدا ینی مۆجزەبوونی کەسێک کە نەخوێندەوارە یان دەڵێ کەسێکی نەخوێندەواریش ئەمڕۆ لە کۆنیشدا هەبووە کە زانیوەتی ئەم سیفەتانە سیفەتی خراپن باش ئایا کەسێک نەبوو لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام لەو هەموو شاعیرە گەورانە لەو هەموو بەناو ڕۆشن بیرانەی چونکە سووقی عوکاڵ و ئەسواقی تریان هەبوو کە تێیدا ئودەبائیان و ڕۆشنبیرەکانیان کۆ دەبوونەوە بەرهەمە هونەریەکانی خۆیان تێدا پەخش دەکرد و بڵاویان دەکردەوە ئایا کەسێک نەبوو لەوانە هەڵسێ تەحەدای پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام بڵێ ئەوەی کە تۆ هێناوتە منیش دەتوانم وەکو تۆ بێنم لە کاتێکیدا کە قورئان سێ جار تەحەدای کردن تەحەدای یەکەمیان ئەن یەئتوا بمثله مثل ئەو قورئانە بێنن نەیانتوانی ئەوجا بعشر سور مفتريات بتوانن ده سورة بێنن نەیانتوانی ئەوجا بە یەک سوورەت وەکو قورئان تا ئەمڕۆی من و تۆ بیستمان یا بینیمان بڵێن هاها فلانە سوورەتە دانرا لە مقابلی سوورەتێکی قورئان نەخێر تەنها ئەوەی ئەبڕاهانە مثلا الفیل وما الفیل وما أدراك ما الفیل لە مقابلی سورة القارعة ما القارعة وما أدراك ما القارعة كخلق قالتي ليدي تجيشتي براكم كواتا يعني افتراضيات حل مشاكل ناكا من بلهم والله كسي يشتري باشا ديك دتوانا كوابونا يعني هنا أمره أواني كذلين إما روشن بيرين أواني كذلين القرآن للآن محمد يشين أخوين دوار عليه الصلاة والسلام باشا دي همان تحدى القرآن يعني ليدكين تلين فرموا بتوانا قرآنك دابنين ده سورة دابنين سورتك دابنين خلقنا عتم بيبكا نولا خوتان قناعة بخوتان بكن كفعلا أولا مقابل قرآن بله دبران بل أودا دياري مثلا ألقيك من لبيشتريش باس كرد يعني لسروي ك آية كسيك تواني وكو قرآني بيروز آياتك نسيا كسيك ناتواني دياري مثلا سورتك شمان
سورة حفد يا سورة خلع يا أوانش من يعني هنك نشاني مع مثلا تريعيني برزدع طالما لهمو حالة كان أعلن أما معنا كاني يا أوتا وشكاني يا أوتا ديركاني لباب بكرهات يا مثلا أوي وكو أمر القيس يعني مثلا دن الساعة وانشقت القمر دلن مدير الشعر أو بو بآيات لا دي أو والله أو زور أسانا ببورة أو الرازنية بو شو أمر القيس يشك بلاني كبعوري بقيامة نبوة شون دل دنة الساعة شون دل قيامة نزيق بوا امرؤ القيس شاعري شي جاهلية باوري بروج قيامة نبو شي شيء قرآن ما بنصلش بها ما شو لا لرا بساركي من الليردا بساركي من الليردا مزعومة والدروس كراوة بساركي من الليردا هنديك لرخ نقريت البشويت والله من دعوته مثلا بون من عليك لو انا الدكتور كامل نزار يا عزاد قزاز يا اوتا مثلا معروف رصافي لكتيب الشخصية المحمدية ده عليت شيشكا يرد أويا عليه بمثله يعني وكو أوبي بالضبط ضل هيس كتابك وكو كتابه شي ترنابه إلا أبي استنساخي بكيت أجر أما تحدى به وزوج ظهر مثلا يعني لمناقشة كذا لوان خلشش ده مثلا بون مناهر أم كتابه عليه من أم كتابه هذا بتو بلام تحدى دكم لاستشرب حتى روج قيامتيش كسبت وان وكم كتابه بنسي هر كتابه اشتري مثلا بون مناهر أم كتابه مثلا ما يطلعين كتابه عشان نسرع شو خواتها بعض بلام بمرزيك يك ديرو يك بوشي نابي لوكتي اگر لو تسو او علم تو لو تورغتوا باش لو دريناوا اگر لو يجنتو لو كاتياتو علي وكو اونيه كواتا يعني انا اصلا او كسيك او قسي كردوا كامل نجاره نازانم تشيه اصلا لكلمه مثل نجيشتو هل لي حالي نبوه شكو خوي برد قال كذا فرمي مثلي قران نافرمي كخوي قور فرمي القارعه يجي تجي بلا من جد نسم القارعه اگر او بو او دوبارك نوي قرانا قرانا يجي يشتري دي نسيتي وك خوي ضلوا مثل قران معنا او مثليه نيه او استنساخ قراني في دودرين مثل قران اويك او قران بلفظك يوا بمعناك يوا بدلالات يوا بو احكامك لي ورد جيري بون ليك تاك سوره ده او سورة شنت دلالات اعجازي لغوي بلاغي تشريعي عقدي تدايا با صورتك من بو بينن همان شنت آياتك به نق نفسي آيات به مثل ما بستي أولية يعني مثل يد لتشدا وكو أو صفاتي تشاجي تدا به دلالات إعجازي تدا به كخلقك يعني لا جانبي بلاغي جانبي وثمان تشريعي جانبي لغوي أو شتاني تدا به نمونا لسر أوا زياتر بولرم كموا بونمونا هر سورتي شي قرآن تماشا ذاكين هر سورتك بتشوكترين سورة قرآن كبينين كتماشا والعصر إن الإنسان لفي خسر إن الإنسان لفي خسر دتواني كوملك أحكام بس لو دو آيات دربينيت ودريش هندراو علماء باسي كردوا باش لمقابل دا دمانوي سورتك بينن وكو العصر سي آياتك بيت چەند مانایەک بدا و ئیستیفادەی تێدا بێ و دوو کەسیش قەناعەت بکەن بڵێن فعلا ئەوە شتێکی بەسوودە وەکو قورئانە دوو کەس ئەو کەسێک کە خۆی دەنووسێکی شتریش لەگەڵی بڵێ قەناعەت بکە و بشی هێڵنەوە بۆ تاریخ خەڵک بڵێ فعلا قەناعەت بکە نە ئەو کەسە خۆی قەناعەتی بەو شتەیە کە دەینووسێت و نە کەسیش دەڵێ ڕاستت کرد کەواتە شتێکە تەنها فەرەضیات و خەیاڵە بەڵام بۆ ئەوەی کە ڕوونی کەینەوە مەسەلەی مثلیت غەڵەت حاڵی بۆ کابرا یعنی من دەڵێم فلانە کەس وێنەی نییە مثلي نية يعني شي مثلي نية خونا لم نسخي يشتري وكو أو نية ما بس نسخي دوم نية ما بس موي أو صفات باشانيك لو كسداهن كس يشتري وكو أو صفات باشي تدابه مثلي نية مثلية يعني شي يعني لو بتشيت لصفات ده جاء مش دلين كوانه لواقع ده بيشان ماندن نقبلين ممكنة نايخوا واقع بين بيشان ماندن بلين أها أو تا فلانة أوش قرآنك فلانة كز نسيويتي كان سورتك ده سورة دو سورة بينجا بيشان من هيا تا استا كوا دوو کەس ئیمانی پێ هێنا بەو شتە بەڵام يعني بەڵام بۆ يعني وەڵامی ئەم جۆرە با بڵێن پرسیارانە هەم شاڵین خۆ لە ناو شێعرەکانی زەمەنی با بڵێن پێغەمبەر دوود و خوای لەسەر بێ هەبووە یا مەسەڵەن ئەو شاعرانی سەردەمی زاهریدا هەبووینە بەلاغەتیشان هەبووە و شێعرەکانیان بەلاغەتیشدا و لە ئێستاشدا خەڵک با بڵێن ئەڵێن یعنی شاعری زۆر هەن کە بەلاغەتیش شارەزان و زمانیش شارەزان هەروەکو ئەو يعني دەڵێن هیچ جیاوازێکی نابێنی یان ئەوە تا هەندێک جار باسی مەسەڵەن لە هەندێک چیرۆکەکەم مەسەڵەن چیرۆکی ئیبراهیمە ئەومە دڵ ئەمانە هەموویان یعنی کۆمەڵێک چیرۆکن باس لە واقعێک دەکەن کە لە تەوراتەوە
وەرگیراون یا لە ئینجیلە وەرگیراون پێش ئەو باس کراون دەڵێن یعنی ئەمە چیرۆکێکە و باس لە حیاتی کەسێک ئەڵێن ئەمە نەبەلاغەت و نا یعنی شتێکی نابینین لێرە خەلەلێکی گەورە هەیە لەو کەسێکە ئەو قسەیە دەکات کە دەڵێ ئەمە لە تەورات یان لە ئینجیل وەرگیراوە. ئەگەر تەشابوهێک و لە یەکچوونێک هەبێت لە جێڕانەوەی بەسەرهاتی نوح پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بۆ نمونە یا بەسەرهاتی ئیبراهیم عەلەیهی سڵات وسەلام مەثەڵەن بەسەرهاتی هەرێکێک لەوانە لە تەوراتدا یا لە ئینجیلدا باس کرابێ وە لە قورئانیشدا باس کرابێ ئایا ئەوە مانای ئەوەیە کە قورئان لەوانی وەرگرتووە یا مانای ئەوەیە کە سەرچاوەی هەر هەمویان یەکێکە کە خوایە سەرچاوەکەیان یەکە مانای ئەوە نییە کە لە فڵانە کتابەوە وەرگیرا بێ بۆ چونکە قورئانی پیرۆز کە تەماشایکەین قورئان فەضحی یەهود و نەسڕانی کردووە ئەوەی بە جوولەکە و گاوری دەکا قورئان ئەو هەموو ڕخنەی کە لێیان دەگرێت ئەو هەموو عیبەی ئەوان کە کەشف دەکا ئەو هەموو خەلەل و نوقسانی ئەوان باز دەکا ئەو هەموو تەحریفاتی باسییان دەکا ئەگەر قورئان لە تەورات و ئینجیل وەرگیرا بێ چۆن دەڵێ گۆمێک کە ئاوی لێ بخۆیەوە بەردی تێناخەی قورئان کە لەوان وەرگیرێ قسەیان پێ ناڵە بە یەهودیەت و نەسڕانیەت بەڵام بۆ شتەکە بە واضحتر نەڵێن کە سەرچاوەی تەوراتیش پێش گۆڕان ئینجیلیش پێش گۆڕان و سەرچاوی قورئانیش هەموو یەکێک کە خوای پەروەردگارە کەواتە ئەوە زیاتر بۆمان دەردەخا کە قورئانیش لە هەمان سەرچاوەوە هاتووە کە تەورات و ئینجیلی لێ هاتووە نەک وەڵا بڵێن کاکە ئەو بەڵگەیە لەسەر ئەوەی کە دیارە قورئان دەستکردی محەممەدە نەخێر ئەوە زۆر لێک دوورن یەکەمیان ڕاستە نەک دووەمیان ئەمما جانیبی بەلاغی چی تێدایە جانیبی بەلاغی ئەوە چەند حەڵقەیەکی دەبێت چیرۆکی هەر کام لەو پێغەمبەرانە عەلەیهیمۇ الصەلاة والسەلام کە لە قورئاندا باس کراوە حەز دەکەی یەک پێغەمبەریان هەڵدەبژێرین لە ئەڵلقەیەکدا باسی دەکەین ئەو جوانی بە ئیعجازی و بەلاغیانەی کە تێیدا معنەویانەی کە تێیدا دەری دەبڕین بزانە لە هیچ شوێنیشتر دەستت دەکەوێت تەورات بێنە و ئینجیلیش بێنە بزانە تێیدا بێگومان تێدانە بەس چۆن دەڵێ بۆچی تێدانی ئەی لەوانش باز نەکراوە بەڵام دوای یەک ناوبڕی کورد ئەگەر ڕێمە وڵاتن بیران و ئازانی خۆشەویست دوای ناوبڕش کورد و گەڕێنە وڵاتە بیران و بەرزان دووبارە سڵاو کات دکتۆر ئێمە یعنی مەسەلەی ئەم جێرانەوەی چیرۆک و زۆر جارێ زۆرێک ڕەن لە جێرانەوەی چیرۆکەکاندا هیچ شێوە بەلاغەتێک یا هیچ شێوەش ئەوە کە حەز دەکەی بۆ ئەوەی کە لە واقعدا بیسەلمێنین چیرۆکی یەکێک لەو پێغەمبەرانە دەکەینە میثال و نموذج باسی دەکەین حەج پێغەمبەریشن تۆ اختیاریکە هەرچی پێغەمبەرێکە لە قورئاندا باس کرابێ دەیهێنین ئەگەر جوانبی بەلاغی و معنەوی و حکمەتی زۆر لە مەڵقەی ئەڵقەیتر ئەڵقەی تر ئێستا فریاوە ناکەوێت باشە وتت بۆ لەوانی تردانیە لەوەدا هەیە وتم قورئان ئیعجازەکە لە خودی خۆیدا هەیە لە خودی خۆیدا هەیە بەڵام تەورات و ئینجیل ئیعجاز لە خودی خۆیاندا نەبوو ئیعجازی پێغەمبەرانی تر عەلەیهیمۇ الصەلاة والسەلام لە شتێکی تردا بوو بۆ نمونە پێغەمبەر عیسا عەلەیهی الصەلاة والسەلام مردووی زیندوو دەکردەوە موسى عليه الصلاة والسلام داریشی فڕێدا دەبوو بە مار دەستی دەخستە ئێرە و دەری دێنا دەدرۆشایە و سپی دەبوو ئیعجازی تەورات و ئینجیل لە خودی خۆیاندا نەبووە تاوەکو بڵێن ئەلفاظەکانی و معنایەکانی ئیعجاز بووە بەڵام قورئان خودی خۆی ئیعجازە بەڵام زۆر جاریش دەڵێن ینی هەندێک چیرۆک یا هەندێک قسە مەسەڵەن بۆ نمونە دروستبوونی ئادەم و حەوا لە تەوراتدا هاتووە لە ئینجیلیشدا هاتووە و لە قورئانی پیرۆزیشدا هاتووە لە هەستێک کتێبە ئاسمانە پیرۆزەکەدا ئەمە هاتووە بەڵام ینی یەکێک لەوانەیە حەسەن کرباسی لە یەکێک لە کتێبەکانی خوێندنەوەیەک بۆ هەرسێ کتێبە پیرۆزەکە ئەڵێ چیرۆکی ینی خەلیقەتی دروستبوونی ئادەم و حەوا و حتا ئەوەی کەونیش ئەڵێ ئەمە لە سەردەمی بابلیەکاندا نووسراوە و باسیش کراوە ینی لە کاتێکە مەسەڵەن لە سەردەمی حەمورابیدا ئەم جۆرە یاسایانە هەبووین لە سەردەمی حەمورابیدا دەڵێن ئەم چیرۆکان نووسراونەتەوە سەردەمی بابلیەکاندا لەسەر لەوحەی قوڕینان نووسراونەتەوە و ماون باشە دەڵێن ئەم چیرۆکی دروستبوونی بەشەریەت یا ئادەم و حەوا مەسەڵەن لەوێدا هاتووە لەوێدا باس کراوە تەوراتش هاتووە لەمی وەرگرتووە لە کاتێکە هەمومان نەزانین کە بابلیەکان شتێکی بەشەریە یعنی هیچ پەیوەندیشی بە خوداوە نییە وەڵامی ئەوە بەدووشێوە یەکەمیان تا پێش ئەم پرسیارە وام تەسەوور دەکرد ینی پرسیارەکان ئەوەیان دەگەیاند کە تۆ لە خانەیەک بیت کە دیفاع لە دینی جوولەکە و گاور بکەیت مەبەستم کە تۆ تابیر لە کەسێک بدەیتەوە نەک خودی خۆت و منیش دیفاع لە ئیسلام بکەم بەڵام ئێستا کەوتیتە خانەیەکەوە بەرامبەر هەر سێ دینەکە يعني ئەو چیرۆکەی کە لە تەوراتیشدا باس کراوە وەکو بڵێ قەناعەتت پێی نییە ئەوەی لە ئینجیلدا باس کراوە قەناعەت پێی ئەوەی لە قورئاندا باس کراوە ئەو جارە ئیلحادەکە هەر تەواو دوور کەوتەوە لا دینیەکە
یعنی بەرامبەر هەر سێ دینەکە بەڵێ. بۆ ئێمە باوەڕ بە نووسەرێک بکەین کە لە خۆیەوە بە میزاجی خۆی شتێک دەنووسێ بەلامانەوە سەنەدێکی تەواوە بەڵام قورئانێک تەوراتێک ئینجیلێک هەر سێ کتابی ئاسمانی متفق بن لەسەر چیرۆکی ئادەم و حەوا گومانمان لەوەدا هەبێ ئەوە خەلەلە لە عەقڵدا بەڕاستی بەڵام ئەم کەسە طبعاً ئەفسانەکانی سومەڕ باسەکە لێکۆڵینەوەیەک لەسەر دەستکەوتە ڕۆحی و ئەدەبیەکانی سێهەم هەزاری پێش زین لە نووسینی کریمەر شوێنەوەرناس و مامۆستای زانکۆی فیلادلفیا چۆنی زانی بەڵێ چۆنی زانی ئەم دوو لەو حەق قوڕینە ئێستا ماوە یەکێکیان لە مەتحافەکانی مەتحافی لۆڤەری پاریسە یەکیشیان لە فیلادلفیا هەردوو لە حەق قوڕینەکەش بە شێوەیەکی زانستی سەرمێنراوە کە مەهیزی سەردەین بابلیەکانە وە خودی ئەم بابلیەکان پێش ئەم شوێنەوارناسە کات خۆی بەشداری کردووە لە هەڵکۆڵینی باڵین لە حەقوڕینەکان و هەڵکۆڵینی شوێنەواری بابلیەکان ئایا کتابە ئاسمانیەکان کە هاتوون پێش بابلیەکانن یان بابلیەکان پێش ئەوانن جگە لە تەورات و ئینجیل ئەمە باسی تەورات و ئینجیل وەڵامدەوە پێش تەورات بابلیەکانن باشە پێش بابلیەکان پێغەمبەرانی تر و کتابی ئاسمانی هەبوویان نەبووە بارەکە الله فیک کەواتە بۆ نەڵێن بابلیەکانیش لە کتێبە ئاسمانیەکانی پێشوەریان گرتووە ئاماژە نەداوە بەوەی لە مێوەریان گرتووە با ئاماژەش شەرنی شتێک ئاماژە نەکرا یعنی نەبێت شەرنی هەر شتێک ئاماژەی بۆ نەکرا يعني عدم العلم لا يستلزم العدم بەڵام ئایا هیچ دلیلێکی تریش هەیە کە بابرین لە زەبوورە باسکراوێ لە سوحف ئیبراهیم باسکراوێ یعنی پێش بابلیەکانە هیچ دلیلێکی تر هەیە ئەوان باسی کردووە هەموو کتوبی ئاسمانی باسی کردووە بۆ چکە متفقن کتوبی ئاسمانی ئەوجا ئێمە دەبێت شتێک بۆ مەصدەری معریفە سەرچاوی فێربوون و علم وەرگرتن تێ بگەین هەر شتێک کە نەفەرێک باسی کرد بەلامانەوە سەنەد نەبێ داروێن بۆ نمونەیان ئەوانەی کە دەڵێن وەڵا ئینسان لە مەیمونەوە دروست کرا تەواو قەناعەتی پێ بکەین مەبەستم یعنی هەر نەزەریەیەک بێت و شتێک باز بکرێت و تەواو ئەوە بەلامانەوە سەنەدە بەڵام ئەوەی کە لە قورئانیش و تەوراتیش و ئینجیل و زەبووریشدا هات پێ بەلامانەوە جێگای گومان بێ ئەوە خەلەلە لە سەرچاوەی زانستی وەرگرتن یەکێ لە پرسیارەکانی تریان هەمیشە لە هەموو ئەم کتێبانەشە هەر ئەمە دووبارە ئەکەنەوە زۆر جاریش بینەران داوا ئەکەن ئەم ڕەخنەگرانە چیان ئەم کتێبانە چیان دیارە ئەمانە خوێنەری کتێبنی نەژینە لەم بازاڕەیە بەدەیان کتێب هەیە کە باس لەم جۆرە حاڵەتانە دەکەن هەر بۆ نمونە مەسەڵەن کتێبەکەی عەلیدەشتیە کتێبەکەی ئازاد قەزازە کتێبەکەی یەکی کتێبێشتر بە ناوی سێبەری ئیسلام یا بە ناوی شمشێرەکان یا بە ناوی زۆر کتێبی تر لە هەر لە زمانی عەربیش دامانی ئێبن فەرناس دەبێت بۆ تەواوی کەم با بۆ تەواوکەم بەڵێ خزمەتت بکەم بۆ تەواوکەم بەداخەوە دەڵێم ئەو نووسەرە کوردانەی ئێمە تقليدي علمانية عرب لا دينية كان دكن كموقعي الموقع العرب اللاديني لا ديني ملحدة كان سيري موقع عرب لا ديني كان أو جا سيري أو تشند كتابة كرديش بكن تماشى ذاك لو موقع عرب لا ديني أنا ورجي خالد دوميش أو موقع عربي لا دينيش كتماشاكن يكسر لموقعي تنصيري وريان قلت وكيست علامة لسر كمبيوتر هردوشي كردا كي خومان كرد لادينيكا خمان لشي وري دغري عرب لادينيكا عرب علمانيكا او كبيدين باجاري كموقع يعني اوانج لشي وري دغري لموقع تنصيري كواتا لاصل دا او شبهاتانك اثاره دكري لسر او ميزه على او كتابه كان بازار كسانك او هموي موقع تنصيريه چه دينيرت اوان دينيرن عرب كان وري دغرين كردكي مش لي وري دغري بلام بداخو اما لقى الرزم بمرايا بلام يعني سكساوي تريج هيك الله من استنتاج فكري خو مثلا يكلوانا نشان باشا معروف الصافي خوي استنتاج فكري خويتي وكسي شيء عين بروريشه يعني اگر حسدك نشان الدم موقع كرديكي خومان شلون لموقع عرب لا دينيا كان وري دقرين اوانج لتنصيريا كان نفسي شت يعني نفسي كلمات ونفسي قصه ونفس كتاب وري دقرين او تشيش لودات شي زور جوان او برسياره يعني اما زور جار دلين بو ئێمەی گەلی کورد شوێن محەممەدێک بکەوین کە عەرەبە عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتێکدا پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ عەرەب نەهات پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم کەس کە کێشەی دروست بوو و جیهادی کرد بەرامبەر عەرەب بوو نەک بەرامبەر کورد و فارس و ڕۆم و ئینگلیز بێ بەرامبەر عەرەب بوو کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ نەهات کە خزمەتی قەومی خۆی بکە و دژایەتی قەومەکانی تر بکە
پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەتێک بوو للعالمین کەواتە کە منێکی کورد یەکێکی ئینگلیز فارسێک شوێن ئەو بکەوین لەبەر خودی بەشەریەتی خۆی شوێنی نەکەوتوین لەبەر خودی ئەو پەیامی کە لەلایەن خواوە هاتوو شوێنی کەوتوین بۆ من عیب بێ کە شوێن محەممەدێک کەوم کە پەیامی خوای هێنا و ڕەحمەتە وڵات چیە تۆ شوێن عەرەبێک کەوتوی بەڵام بۆ کەسێکی تر عیب نییە کە شوێن عەرەبێکی لادینی دەکەوێت کە کەوتوتە شوێن نەسەڵانیەکی گاورش بەداخەوە طبعا ئەمە دیارە دوای پرسایتریشمان لەسەرەوە هەیە بێگومان ئەمەی تۆ کە تۆ باس کرد ینی ئەم قسە زۆرەکرێتەوەی کە ینی قورآانی پیرۆز بە زمانی عەربی هاتووە بۆ ئەو سەردەمەش و بۆ عەربی شۆ پەیوەندیی بە کوردەوە نییە بەڵام هەمیشە ئەو پرسیارە دووبارە ئەکەنەوە ئەڵێن بۆچیە پێغەمبەری ئیسلام هیچ مۆجزەیەکی تری نەبووە وەکو ئەوانی پێشخۆی نەمردووی زیندوی کردوتەوە نەدا ئاسایەکی هەبووە یعنی باقی هەموو ئەو مۆجزانەی کە پێغەمبەرانی تر سەلامی خوا لە هەمویان هەیان بووە دوو وەڵام بۆ ئەوە یەکەمیان کە دەوترێ بۆچی هیچ مۆجزەی تری نەبووە ئەوە ڕاست نییە زانایانمان مۆجزەکانی پێغەمبەری خۆیان کۆ کردوتەوە عەلەیهی سەڵات وسەلام لە بۆ نمونە کتابی دەلائل النبووە کە گەیشتووەتە 1000 معجزە و زیاتریش لە 1000 معجزە کە ئێستا حەز دەکەی لە 5 دقەدا 40 معجزەی پێغەمبەر بۆ باز دەکەم عەلەیهی سەڵام هەمووشی بە بەڵگەی صحیحەوە بۆ نمونە انشقاق القمر لتبوني مانك دينا سريبة سريعي حنين الجذعي كاتك من بركي لا رقي دار خرماب وبيع مصر لسر أو خطبة إذا دعاء دابز من بري تريان بدروس كت دينالاند أو جذعة أو دارة كمبري قديم بو تسبيح الحصى بكفه برد لدستي في عمر صاصم تسبيحات ينكردو حديثي لسرا وتسليم الحجر والشجر عليه بالنطق دار برد سلامي أن في عمر إخوة كردو صاصم بدنجوا أن البعير شكا إليه الجهد واشترك شكواي أو يكرب ولا في عمر إخوة صاصم كخاونا كيما ندوي كردوا شهادة الذئب له بالنبوة قرق شهادي في عمراتي في عمر إخوة داو عليه صاصم كحديثي لسرا وعلي كرة أبي طالب رضي الله عنه اللي بك تشاوي تيكتشوبو في عمر إخوة عليه الصلاة والسلام دعاي بو كردو يكسر شفاي تشاوي هاتوا أبي كري خلف كدقيشت في عمر صلى الله عليه وسلم دقيقة من تو دكوجم في عمر إخوة صلى الله عليه وسلم فرمي نخير من تو دكوجم لما عركي أحد في عمر إخوة صلى الله عليه وسلم تنها روشان دينك رومتي أبي كري خلف روشان دەستی کرد بە هاوارکردن وتی محەممەد کوشتمی مشریکان وتیان جا چی تۆی کوش خۆی چی لێ نەکردووی برینێکی بچووکە کوتی نەخێر و توێتی دەتکوژم بەوە دەمرم فعلەن بەوە مرد و هەروەها ئومەیی کوڕی خەلەف پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەبەری دایە کە دەمرێت دەکوشترێت لە معرەکەی بەدردا کوشترا وتسليم الذراع له وكومالي زور حز دكي بود بخوينموا هموي معجزات اوا كباتا كدغوتري في عمر خاص معجزه تري نبوا او الراسنيه بين وسر بلان بو غورترين معجزه كديار وزقه بريتي معجزه قران ليله دا معنى اونيك معجزه تري نبوا بلام كلا اسمان دا بون من الشو شوي چواردنه به مان شوي چواردنه بيت استيركان ديارنيا ديارنين ديارن لا يچي مانگو دوي مانگو سي مانگ تماشا که او مؤثره لا اسمانه بلام كاتي كشوقي چي زور گورتر ده كمانجي شوي چوارده شوقي استيركان نه على بس مانگ دياره معنى اوني والله هيج روناچي شتر لا اسمان دانيه هيا بلام اونده جوانه ما روناچي او انتري شاردو توا پیغمبر خو عز وجل گورترين معجزه بيبو كبريتي بو القران معجزة كان يتريه مشارتور باسي ناكري مسلمان باسي ناكن بوشك أو معجزة بتنها كافية أو جار بس يارك دكم شيء ضل في عمران تر معجزة عنها بوا دار القرآن خوي وإنجيل وتوراة باسي كان شو جا إنجيل وتوراة خوي عم بوا نبي ما خدي خوي عن وريقرين بلقت شيء كتو استاذ الله إلا عيسى موسى بيغمبران تر معجزة عنها بوا بلقت شيء إلى تاريخ علن أما أوان أمشتانيان كردوا برام للتاريخ على مجوان نهاتوا همان تاريخي كتوبة سربي أمشتاني كردوا والله مية كمت لفطرته ودرشو رازبو كوت القرآن خوي باز لك رب القرآن خوي باز لك كمعجزة عنها بوا كموسى عليه الصلاة والسلام دار كيف ردا برام قرآني بيروز بس أوناك كبيغمبر درود وخال سربي أم جورة معجزاني هبو شرني إلا أجورة معجزة هبه قرآني بيروز خوي معجزة بوكو باسم كرد فرق شيء لبيني معجزة قرآن لقل معجزة پیغمبرانی تر معجزه کان لخودی کتابەکەیان دانا بووە و معجزه کان معجزەیەکی کاتی بووە بۆ ئەو کاتە بۆ ئەو چەند کەسە بووە کە داوای معجزەیان کردووە و کۆتایی پێ هاتووە بەڵام معجزەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام معجزەیەکی خالدە بەردەوامە تا ڕۆژی قیامەت قورئان دەبێنێ و قورئان خۆی معجزەکە ئەجازەکە لە خۆیدا هەیە
نوعی معجزە بۆ هەر قەومێک خوای گەورە ناردبێتی لەگەڵ طبیعەتی ئەو کاتە بووە لە سەردەمی بۆ نمونە سولەیمان لە سەردەمی موسا لە سەردەمی موسا سحربازی دەوری هەبوو پێ خوای پەروەردگار معجزەیەکی دایە موسا کە هاوشێوەی سحر بێ بەڵام سحریش نییە و لەلایەن خواوەیە کە داری فرەدا بوو بەمار بەڵام لە سەردەمی محەممەددا عەلەیهی السەڵات وسەلام زمانی فەساحەت و ڕەوانبێژی و شعر و ئەدەب بوو خوای پەروەردگار قورئانی نەرکردی بە معجزە ئەو جارە قورئان خۆی لە قورئاندا خوای پەروەردگار پێمان دەفەرمێ وقالوا لولا أنزل عليه آيات من ربه ئەو بەڵگەی کە تۆ باست کرد ئێستا ئەو ڕخنەی کە دەگیرێ قورئان خۆی پێش 1400 ساڵ بۆ خۆی تەرحی ئەو شوبهەیە کردووە کە دەزانێت کەسێک دێ ئەمڕۆ ئەو شوبهەیە تەرح دەکات وقالوا لولا أنزل عليه آيات من ربه دەڵێن بۆچی ئاياتی بۆ نەهات و معجزە وەکو پێغەمبەرانی تر قل إنما أنا بشر خوای پەروەردگار پێی فەرموو کە تۆ تەنها بەشەرێکی وأقول إنما الآيات عند الله آيات لەلایەن خواوە ئەو دەفەرمێ أولم يكفيهم بس يعني أن أنزلنا عليك الكتاب يتلى عليهم بس يعني أو معجزة كأي كتابك من بوتون أردو بوان دخل دريتو تاروج قيامت إن في ذلك لرحمة وذكرى لقوم يؤمنون الرحمة لوداية أو معجزة بو چونك معجزة بيغمبراني بيشو كهاتوا معجزة كهاتوا يكسر تبو دواي أوا قال الله إني منزلها عليكم فمن يكفر بعد منكم فإني أعذبه عذابا لا أعذبه أحدا من العالمين كداوایان لە عیسا کرد مائیدەیەکمان لە ئاسمان بۆ دابەزێ معجزەیاننا معجزەیە سفرەیەک خواردنمان بۆ دابەزێ لە ئاسمان خوای گەورە فەرمووی بەڵێ وەڵامیان دەوە و معجزەکەیان بۆ دەنێرین کە عیسا داوای کرد بەڵام إني منزلها عليكم فمن يكفر لدواي أو هر کەسێک کافر بێ فإني أعذبه عذابا لا أعذبه أحدا من العالمين يكسر عذاب يدم كمعجزة هاتوا دوا بدواي كإيمانيان نهنا بيكسر خوای گەورە و قومێ لەناو بردون خوای گەورە دەفەرمێ إن في ذلك لرحمة أو معجزة كبو أمتي محمد ناردي عليه الصلاة والسلام كقرآن أو الرحمة معجزة أمتاني بيشوتر كإيمانيا بينه نبا يكسر نهي دبردن يك معجزة كخالد تاروج قيامة دمنة ولا نومان ده بون من معجزة لتبوني مانك أمر لوانية دو كسب بيتو بلكاك شيء دل الراسته بو تشكر لكاتي خوي بوا كوتاي بهات ذاك معجزة كان في غمر إخوة عليه الصلاة والسلام تنها لكاتي خوي بوبان وكو انشقاق القمر وكو هم معجزة باسم كل استاتوبو توبلي ذا شيء دلوايا شيء دلوايا بونمونا مثلا بلا معجزة شيء بو إيمانات كقرآن تاروج قيامتي وتدبر دستت باشا بلا بو أم ولا ما يارا كومال شتيت البارزة كان زاري تو بس لكومالك معجزات كل بتوت هزار سن معجزة كان مثلا بار تسبيحاتي كردوا مثلا دارو بردا يا قولك شاتي داوا بو بيغمبر دو خالص سربي يا ام ايني مثلا ام زورا يعني شتانه كباس دكريه زورك لواني كبابلين لمسألة الروحانية الشا شتنوسن يا اكولنوا يا زورك لواني ك ورد ابنوا الان امانه هیچی رونی و هیچی اشکراج نیو کسیش ام شتانی ندیوا بدلیلی کسی امرو یا کسی سردمی اویشا دارن هیچ کسی ام شتانی ندیوا چه بردشی دی وقصب کا چه دالشی دی وقصب کا مثلا الان چه بینیویتی مانگ دولت بوا باشا چه بینیویتی عیسی مردو زیندو کردوا دیارە لە سەدەمی ئەوە بە سەدان مێژونوس ئەمە ئەژێرن و دیارە سەدەمی پێغەمبەر بە 200 خەڵک ئەوە دەجێڕێتەوە یەک ڕیوایەت هەیە ڕیوایەت صحیح بێ حەدیثی صحیح بێ بەڵێ حەدیث صحیحش بێ بەڵام لەگەڵ قورئانە یەک بگرێتەوە چۆن يعني مثلا بۆ نمونە هەموو کافرەکان ئەڵێن اقتربت الساعة وانشق القمر ئەوە قورئان وا دەڵێ و حەدیثیشە یەکی گرتەوە ئەمە دیارە کۆمەڵێک تەفسیر بۆ ئەم ئاەتە دەکەن دەڵێن ئەمە مەبەستیان لە نزیکبوونەوەی ڕۆژی قیامەتە نا بەڵێ بەس تەفسیرەکە غەڵەتە ئەمە یەک دوو تەفسیرێکی غەڵەتەوە هیچ وەکالەتێکی فەزایی زانستی تا ئێستاش ئەڵێن ئەمە شتێکی وا نەخێڕداوە حەز دەکەی لە وەکالەتی ناسای ئەمریکی کەمە دیارە تەسریحێکش هەیە لەسەرەوە و بە سەوت و سوورەش و قسەشەکە ئەڵێ يعني هي تنها اما اوي كايبين شن خط خطوطك لسر مان اوش لسر زوربه هر زوري هساركاين ترهي هر وكالتي ناسا خويان كهاتنا وسير رواد بون كچون سر مانغو هاتنا وخويان شاهديان دا او تلبردستم حز دكي كفرشكين بالا كاوان دلن مانغ دولت بو اثاري دولت بوني مانغ استاش بيو ديارا كواتا يعني اوجار ما يعني وكالة ناسا امريكا بالرسمي يعني بالرسميش امي راقيان دوا نخير بتنهاية دو
یەکێک لەو ڕائیدە فەزایانە ینی ئەڵێ لەتبوونی مانگ کارەساتێکی گەورە دروستە بێ دوای بۆچی مانگ کە دوولەت بووە یان چەند کەسێک بینیوەتی بۆ هەموو چێ دەڵێ چەند کەسێک بینێت بەشەر نیدیوە ئەومونە ئەبووە لە سنیش خەڵک ببینێت ئەو حەدیثێکە لەبەر ئەوە وەڵامی ئەوە زۆر ئاشکرایە کەەوە پرسیارەکە خۆی غەڵەت ئەو کەسێکەوە دەڵێ لای من و تۆ ئەمڕۆ کە لە شاری سلێمانی دانیشتوین ساعت چەند ئێستا دەوری تقریبا ساعت چەندە بابن ساعت سێ لە سین شەوەیە ڕۆژ ئێستا ئەی لە ئەمریکا چی ئێستا باشە باشە نیوەی کەون غەڵەتە نیوەی زەوی باڵێن ئێستا ئێران چەندی لەگەڵ ئێمە فەرقا باش ئێستا وەشت پێ سەلمێنم ان شاء الله کە لێرە شەوە ڕاستە کە لێرە شەوە لە سعودی شەوە خۆ لە تورکیا شەوە ئێرانی شەوە زۆر چاک زۆر چاک والحاصل نیوەی کوڕەی زەوی مثلا بۆن لە بەریتانیشا خلاصە نیوەی کوڕەی زەوی وانە نیوەی کوڕەی زەوی وانە باشە کە ئێوارە دیقەتی مانگ بدەیە کە ئێواران مانگ دەردەکەوێت مانگ دیارە مەتەلەن ئێواران کە دیارە لەو لاوە بۆ نمونە کە تەماشاکی دیارە دوای نیو سەعات ئاوا دەبێت لە شوێنێکی تر دوای 20 دقه ئاوا دەبێت لە شوێنی تر 10 دقه ئاوا دەبێت لە شوێنی تر کەواتە مانای ئەوە نییە لە هەموو لە نیوەی کوڕەی زەوی مانگ کە لە لای منەوە دیار بوو لەو نیوەی کوڕەی زەوی هەمووی دیارە ئەوە غەڵەتە براکەم ئەسڵەن واقع دەڵێ ڕاست نییە نەک تاریخ بڵێ ڕاست بۆ واقعیش مەسەن ئێمە لێرە ئەیبینین لە سعودیش نابینن چێ دڵە نەبینراوە بەڵگەمان لەسەرەوە حەدیثەکەی ئەنەس کوڕی مالک ڕەزای خوا لێبێ کە بوخاری و مسلممان دەجێڕێتەوە دەفەرمێ موشریکەکان هاتن لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وتیان ئێمە ئاەتێکمان دەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام داوای لە خوای پەروەردگار کرد و ئیشارەت کە بۆ مانگ کرا مانگ بوو بە دوو بەشەوە مانگ بوو بە دوو بەش لێک جیابەوە وتیان وەکو قورئان بۆمان باز دەکا اقتربت الساعة وانشق القمر وإن يروا آية يعرض ويقول سحر مستمر كديتيان كتيان أو السحرة محمد سحري ليه كردوين دو هندي شاوتيان ناس سحر لمان كراوة دو هر لنا أخويا دا كسي كان كمعقول وتيجيشتوا وتيان إن يقدر محمد على أن يسحرنا فلا يقدر أن يسحر الناس كلهم خونات وانا سحر لهم وخلشك إيما لنا وشاري مكا لقال أي من سحر لهم كردوا معقول السحر لو خلقها هم يكرد به وتيان شارمان أويا انظروا إلى السفارة أوانيك للسفارة ودين على سفارة ودين برونا درقاكاني سرقاكاني مكة كداخلي مكة دبه لبي راوستن كخلق هات برسياريان ليب كان لفلانة شو تتهم بيني فعلا كان سرقا راوستان وخلق ديته وبرسياريان بلا وتمان كارساتك من بيني مانك دو بش بو هاتو توا خلقاني شي زور بينيوتي كواتا أو خبره اصلا كدبو خلق بيني بلا خلق بيني يك بسا دو بساج بدار كاتي برنامج كما چەندین ئاەت کان لە قورآن عفوا وەڵامی ئەوم نەدایتەوە کەوتی ئەگەر یەکێک لەوانە کە لە کەنیسەبان کراوە ئەوەی کە پەشیمان بێتەوە دەڵێ ئەگەر بێت و ڕوویدا بە کارەسات ڕووی دەدا ئەگەر مانگ لێک جابە بەڵگە چیە لەسەر ئەو قسەیە هیچ بەڵگەیەک نییە لەسەرەوە بابا ئێستا یعنی ئێستا مانگ بێتە دوولەت هەم لە مەداری خۆی دەرئەچێت عالەمی برای هەم لە مەداری خۆی دەرئەچێت دەرناچێت شەر نییە دەرچێت هەردووکی لێک جا دەبێتەوە لە مەداری خۆشی دەڕوات منیە دواکەوێت ئەوە یەک دووەمیشان ئێمە تەنها بۆ ئەسباب ببینین ئاگامان لە مسبب نەبێت ئێمە تەنها شتێکی مادی دەبینین ئاگامان لەو دەسەڵاتە نییە کە ئەو مانگەی دروست کردووە خوایەک بتوانێت مانگ دروستکە دەشتوانێت لێ چکاتەوە بە هیچ بنێتەوە بەوێ کارەساتی ڕۆ بدات باش دوا پرسیارم ئەگەر توانیت بە کورتی وەڵام بدەیتەوە دیارە کاتەکە کەمە و هەموو ئاەتە خوێندنەوەی و ئینجاکردنی بە کوردی تۆزێک بە کوردی هێناکە بەڵام زۆربێت هەر زۆری ئاەتەکان باس لەوە دەکەن کە داوای مۆجززیان کردو لە پێغەمبەر درود و خارە سەر بێ ئەو تەنها وتێتی منیش بە شەرێک وەکو ئێوە کوێوانە خۆم وەکو ئێوە ئەڕۆم و ئەسم منیش وەکو ئێوە چاوەڕێم کە مۆجززەیەکم بۆ بێ لە خودای گەورەدا لە 2000دا کافرەکان سوێندیان خوارد کە ئەگەر مۆجززەیەک بێ ئیمانە هێنن باش ئەڵێن باشترنە و مۆجززەیەک بەهات باە بۆی ئیمانیان بهێنا بووە زۆر جوانە قرآن وأقسموا بالله جهد أيمانهم وأقسموا بالله جهد أيمانهم لئن جاءتهم آية ليؤمنن بها سوين يا أخوار آياتك ما بين إيماني بيدينين قل إنما الآيات عند الله وما يشعركم أنها إذا جاءت لا يؤمنون بشهت هر إيماني بيران ببلغيتي كومالك آياتي تري نشاندان كمان جي نشاندان بو بدو كروتيانتي وإن يروا آية يعرضوا
ويقول سحر مستمر تنبابه سحره وببلغي أوش بيغمبراني بيشوتر وكو خوشد إشارة بيكرد وإقرار بيكرد خو موسى خو عيسى عليه الصلاة والسلام خو سليمان همويان آياتيان هنا معجزان بيبو واش قوم كان إيمانيان بينا هنا كوتا خوي بردقار دزانيت كأو قومة صفتيان بس صفتي باش بۆ مرۆڤانە بلغا لسر بەباشی دروست نەکرد بۆ ئیمان بێنن إنسان امتحانه جاك باشا بو إما وزارتي التربية بوشي مكتبي دانا وجامعي دانا بو يكسر شهادة أنا تتو دكتوري تتو مهندسيت بو بەڵێ قسەیترت ماوە نخير دوا پرسیارش مەبێت تۆ ئەم بەرنامەی چۆن هەڵسەنجێن ئەم پرسیارە بڕێت تۆ پرسیاری ئاسایین هەر زۆر ئاساییە زۆر ئاسایی حرام نین لە ئیسلامدا نەخێر بەڵام بە مەرجێک مۆڵەت بدرێ وەڵامی خۆی بدرێتەوە و هیچیشی لێ نەبڕدرێت باش دەنا زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستودیۆ زۆر سپاس بیان و ئازانی خۆشەویست دێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەمان تاڵقی